بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئاگربەستی نێوان ئێران و قەوارەی زایۆنی دەکەین کە دوای 12 ڕۆژ جەنگ ئاگربەست ڕاگەندراوە. لێکەوتەکانی دوای ئەو ئاگربەستە چی دەبێ و ئایا ئیسرائیل و ئەمریکا چیان دەستکەوت ئەو ئامانجانەی کە هەیەن بوو بەدیانهێنا و ئێران لە جەنگەکەدا چی دەستکەوت لەمەودا ڕۆڵی هەرێمایەتی ئێرانیش لە ناوچەکە چی بەسەر دێکات لەسەر ناوخۆی ئێران و کاریگەری لەسەر ناوچەکە و لەسەر عێراقیش چی دەبێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان سوپاسان دەکەین. ئەگەر سەر تا قسە لەسەرەوە بکەین نهێنی ڕاگررتنی جەنگەکە چی بوو دوای 12 ڕۆژ ئاگربەست لە بینی ئیسرائیل و ئێران و بەشداریکی سنوورداری ئەمریکاش و وەڵامدانەوەی ئێرانیش بۆ ئەمریکا جەنگەکە وەستا. هۆکارەکەی چی بوو کە وەستا؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سپاسەران. لە ڕاستیدا ئەم گەنجە ئەم جەنگە بەناو جەنگی ئیسرائیل ئێران بوو، لە ڕاستیدا جەنگی ئەمریکا ئێران بوو. ئیسرائیل توانین بڵێین مناڵە خۆشەویست و مدەللەکەی ئەمریکایە لە ناوچەکە و بە یازی ئەمریکا شەڕەکا و بە یازی ئەمریکای وەستێنێ و ئەسڵەن دروستکردنی ئیسرائیل لەم ناوچەیە بۆ ئەو مەبەستانە بووە کە ڕۆژئاوا هەی بۆ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گرنگترین ناوچەیەکە لەسەر ڕووی زەوی. ئیسرائیل بۆ دروستکراوە و لەبەرەوە بە پشتیوانی ئەمریکا شەڕەکا، بە چەکی ئەمریکا شەڕەکا، بە پارەی ئەمریکا شەڕەکا و هەر بە یازی ئەمریکا شەڕەکا وەستێنێ. دۆناڵد ترامپ هەروەکو چۆن بە فرقەیەکی سەربازی ئەمریکی ئەڵێ بگەڕێنەوە ئەم ڕێی و تارەکانتان بگەڕنەوە مەڕۆن تومانە بیوەستێنن. مانای وایە ئەمە هەر ڕۆڵەی خۆیانە و بەس کوڕێکی مدەلل و یعنی چۆن ئەڵێ بە نازی ئەمریکایە و لێرە دایناوە بەکاری باش. ئەمریکا دەویستکتور بۆچی ینی ئاسایشی ئیسرائیل ئەوەندە بەلای ئەمریکا و گرینگە، ینی بەردەوام پشتیوانی ئەمریکا خۆدەوڵەتێکی نامۆشە لە ناوچەکە، بەڵام بە پشتیوانی ئەمریکا توانیوێتی بمێنێتەوە. ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لە گرنگترین ناوچەکانی جیهانە، لانکەی مرۆڤایەتیە. یەکەم جار بەشەریەت لەم سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بووە، یعنی لە حەزرەتی ئادەمەوە بیگرە هەتا هەموو شارستانیەتەکان لەم ناوچەیە دروست بوون. هەموو شارستانێتی کۆن سەرچاوی هەموو دینەکانی جوولەکەش و گاوریش و ئیسلامیش هەرم ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ. سەرچاوی هەموو شارستانێتە کۆنەکان بە پیشەسازی و بە سناعەت و بە ڕۆژەی یەکەم بەرهەمی کشتتوکاڵی دۆزراوەتەوە لەم سەرزەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. مرۆڤ لەم ناوچانە ژیاوە و دوای لێرەوە بڵاوی لێکردۆ بە ناوچەکانی کردووە. لەبەر ئەم ناوچە گرینگە کە بۆتە بەشێک لە جیهانی ئیسلام بە هیچ شێوەیەک بە ڕۆژئاوا بەگشتی بە ئەمریکا، بە ئینگلیز، بە فەڕەنسا قبوڵ ناکرێ ئەم ناوچەیە بێکێشە بێت. بێکێشە بێ خۆیان بەهێزکەن و خۆیان بنیادنێنەوە ئەوان ڕۆڵیان نامێنێ. لەبەرەوە بەردەوام پارچە پارچیان کردوون بۆ لە سایکسبی کۆ ئینگلیزی و فەڕەنسا هاتنە وڵاتانیان بەش کرد بۆی کە وڵاتانە هەر یەکەی دایان کێشەی جۆراوجۆری هەبێت. دوای چەندین کۆبوونەوە بریاریاندا دەوڵەتێک بۆ جوولەکە دروستکەن لەکوێی دنیا، دەوڵەتێک لەسەر ئەساسی دین، جوولەکەیەک کوردە و یەکێک فارسەوەیەکی ئەمریکیەوەیکی ئینگلیزەوەیکی ئەفریقی هێناویانە لەناو دەوڵەتێکا دایانناون بە پارە، بە هاندان، بە تەشجیعی دینی، بە نوع و هۆکار بۆی کە بتوانن ئەم دەوڵەتە دروستکەن و جوولەکە کۆکەنەوە لەو ناوچەیەکە هەیە. کارمشیان خۆیان بە میوان دەزانن و هەرێکەشیان جنسی ئەسڵی وڵاتێکی تری هەیە کە ئێستا لە ئیسرائیلن. دەوڵەتێکی دینیان دروست کردووە لەوێ بۆی کە بەکاری بێنن لە دژی ئەم وڵاتانەی کە هەیە. دەوڵەتێک خاوەنی هیچ نەبێ خۆی، بەڵام چەکی ئەتۆمی هەیە و FC5 دەنێ و چەکی پێشکەوتوی دنیایان داوەتێ و خۆیان تەقەکانی بۆکە. لەکوێ ئیسرائیل لەکوێ بوو 200 تارەوێکە وەستێنە هەر لەکوێ نیشێنێتەوە. ئەی بۆ یعنی هەندێک ساروخی قەدیمی ئێران کە هیچ نین بزانە چی لە تەل ئەبیب و حەیفا و بەشێک لە قودس و ئەو شارانەی کە بەری کەوتووە لە خان یونس و بزانە وەزعەکە لەوێ چۆنە. لەبەرەوە ئیسرائیل ئەوە نییە ئەگەر ئەمریکا نەبێ و ڕۆژئاوا نەبێ، دامیەکەن، پشتیوانیەکەن، هاوکاریەکەن و لەم شەڕەشا دەرکەوت. بەرحاڵ بەس هۆکاری ئەو پشتیوانە بەردەوامی ئەمریکا بۆی مانەوەی لەم ناوچەیە بۆی کە ئەمریکا مەبەستەکانی خۆی پێ تەحقیقەکە، جارێکی کا بەگژی ئێرانە، جارێک بگژی عێراق، جارێک بەگژی میسر، جارێک بەگژی وڵاتانی ترە بەکاری هێنێ. اینجا خەڵکە مێژوو ناخوێنێتەوە. دەوڵەتی جوولەکە بە درێژایی مێژوو ئیشیان خوێن ڕشتن و ئاژاوەچێتی بووە.
ئێمە ڕاستترین سەرچاوە لەم سەر ئەرزە بەلامانەوە قورئانە فەرمێ جوولەکە ئیشان پێغەمبەر کوشتن بووە یعنی خوا پێغەمبەرانی ناردووە ويقتلون الأنبياء بغير حق ئیشان پێغەمبەر کوشتن بووە ئەنجا یەکەم کەس دژی حەزرەتی مەسیح بۆ جوولەکەکان بوو خۆ ئێستا کە مەسیحەکان ئەڵێن مەسیح لە خاش دراوە و هەڵواسراوە جوولەکە بەحساب جوولەکە لێن واسیوە شەڕی جوولەکە و مەسیحی قورستترین شەڕ بووە لە دوای نەمانی حەزرەتی مەسیح و با بڵێن دوایەوەی کە خوای گەورە بەرزی کردوێتەوە ئانیش پێیان وایە لە سێدارە دراوە لەگەڵ جوولەکە بووە جوولەکە شەڕی پێغەمبەرانی کردووە شەڕی مەسیحی کردووە شەڕی ئیسلامی کردووە هەچی ئاژاوە چیە لەم سەر ئەرزە کردویانە ئیتلەر بۆچی وای لێکردن کات هیتلەر هەر قەت وعامی کردن هەز لە دنیای ئیشان ئاژاوە گێڕی بووە ئێستا هیوایە وازانەی هەر ئەم دەوڵەتەن ئەم 18 ساڵە شەڕ و ئاژاواکە بە درێژایی مێژووی جوولەکە خەریکە بێ بە 3000 ساڵ ئیشانەوە بووە ئەمانە ئیشان ئاژاوەچێتی بووە دواتر سوڵحیان کرد مەسیحەکان و جوولەکەکان بۆی ڕێککەون چیکە شەڕ یەکتری نەکەن چونکە ئیسلام پیا بوو ئیسلام دەسەڵاتی پیا کرد ئیسلام لەم ناوچانە نەدەسەڵاتی جوولەکەی هێشت نەهی مەسیحێتی هێشت بە مەترسیێکی گەورەیان زانیوتیان کاکە با ئێمە لەگەڵ جوولەکە ڕێککەوین کەنیسە لەگەڵ جوولەکەیە بۆی کە ئێمە شەڕی خەتەرێکیکە گەورایە لە پێشەوە ئیسلامەوە بەکاریان دێنن لە دژی موسڵمانان و ئەوە ئەسڵی حەقیقەتەکەیە ئەجینا خۆ پێش ئیسلام ئەوانە دوژمنی جوولەکە بوون ئەوانە دوژمنی حەزرەتی عیسا بوون بینی سەراگر بەستەکە ئەم شەڕە بۆ ڕوخان نەبووە تاوان ئەمریکا باشکرا و توێتی ئێمە ئێران ناڕوخێنین لە بەرژەوەندی ئێمە نییە و پێشتر دانووسانێکیانە بۆ دانووسانەکان داوای نێشتنیان ئێران چەکی ئەتۆمی نەبێ و ئێران کۆمپانیای ئێران ئەمریکەکان بتوان بچن لە ئێرانە ئیشکەن و ئێران دەستی وەردانی لە وڵاتانی تر نەبێ ئێران لە یەکەم ڕۆژەوە هەرو توێتی ئەمە فتوای ڕابەرمان هەیە چەکینەوەی دروست ناکەین و ئێرانیەکان ئەمە قسەیانە ئەمریکاش هەموو جارێ توێتی ئێران بەڵێ بۆمبی بە تۆمیم نابێ بەس مەترسی هەیە ئۆرانیۆمی هەیە و لەبەرەوە ویستیان گورزێکی لێبن بۆی ئێران باشتر تەسلیم بێ ئێران لەو دانیشتانایە زۆرتر مراوەغەی پێکردن یعنی پێڵن تەسویف و مەماتەڵە و دواخستن و ئەو بابەتانە بەڵام لەڕاستیە ضربەیەکیان لێدا بەحساب بۆی ئێران باشتر تەسلیم بێ و بێتە پێشەوە ئیسرائیلی زۆر دەمێک بوو بە ئەمریکیەکان یەگوێر ئەگەر تۆ مەجالمان بەی جاری وا هەیە لە ماڵە مەسەلەن کوڕێکی عەجوول هەیە بە باوکی ئەڵێگە باوکە تۆ مەجالم بە بەد عەقڵەکەم کە شێوەی عەقڵ نابێ بەڕاستی ئەمریکاش ئاوا بوو وتیە بڕۆ بزانم چیەکەی هەردوایە لێشیاندا وەزیرێکی ئیسرائیل لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن لە میدیاوتی ئێمە تەسەوڕمان ناکە ساروخ ئێرانی وامان لێ بکە زانی وایە نەزانی ئێران فریا جوابدانەوە ناکە دواتریش کە زانیان ئێرانیش هەر دەسەکاتەوە زەرەدی بە ئیسرائیل گەیاندووە ترامپ وەکو باوکی جوولەکەوتی بابە گیانوەرەوە و تۆ وەختێ و شەڕە نییە و ڕێککەون و کاتی پێویست ناکا و کۆتایی پێدێنین لەوە زیاتر هیچ کە نەبووە بەشێکی هەر سیناریۆ بوو مەسەلەن ئەمریکا دێ بە تارەی شەبەح لێدا بەڵام گرامێک گەورانەیەم ناتەقێنێتەوە هیچ سەلامەت دەست هەر بنکەکەشی چی لێ نهاتۆسی وزێنێ و دەوڵەتی بەڵام ترامپ دەڵێن ناومان بردووە ترامپ بەبێمان بردووە ترامپ خۆشیە زانێت ترامپ پیاوێکە هەر ساعتی قسەیەکەکە یعنی بەزەوەیە میوارە گوێی لە چاوپێکەوتنەکەی بواە وتەکانی وتی پێشەوەی بڕوا بۆ کۆنگرەی ناتۆ لە دانهاخ لە لاهای لە هۆڵندا ینی ترامپ پیاوێکە یەکەم درۆی پیعیب نییە و هەموو قسەیەکەکاوە هەر دەقی قسەیەکەکاو وتی وەڵام من لە ئیسرائیلش و لە ئێرانیش ناڕازیم ینی ئەمە قسێکینە ئەوانەی کە پیان وا بوو کە ترامپ ئێرانە ڕوخێنێ و بێ ئیسرائیل هەرسەرکەوێ زۆر محەلیل و بەناو سیاسەتوان و لێزان و ئەمانە لە کورد و لەم کەناڵانەی خۆمان ڕۆژانە کاکە ئەم جەنگە بێ بەلایەکە بکەوێ جارە ناوەستێ تا بەلایەکەکە لایەکەش معلومە خۆ ئیسرائیل و ئەمریکا ناڕوخێنانی ئێرانە ڕوخێ ێ باش ئاخر خۆ لە دوورەوە من هەر یەکەم ڕۆژ و تومە لە دوورەوە هیچ وڵاتێک نەمان بیستوە لە مێژووە لە دوورەوە بە تۆپ و ساڕۆ بڕوخێ بکاکە هەر وڵاتێکی ناوچەکە باسەکەی کە ڕوخانی بەسەرا هاتووە شەڕی لەو بابەتە زۆر کراوە شەڕی ئۆکرانیا و رووسیا درێژخایەنە لە بەرەوەی سنووریان بەیەکە رووسیاوێ بز بە بز وڵاتەکە داگیرکە ئەمە درێژخایەنە عێراق لەگەڵ ئێراناش جەنگیان کردووە ساڵی خایاندووە بز بە بز دراوسێ یەکن نەوێ وڵات یەکتری داگیرکەن تێکەڵن بەیەک بەس لە دوورەوە شەڕی ساروخ و ئەوانە مێژوو پێمانەڵێ درێژەی نەکێشەوە هەر ناشکرێت یعنی ئەمە حەقیقەتە ئەگەر شەڕی بەڕی وایە ڕووی تێچ درێژەی بکێشە ئەگەر لە ناو خۆی ئێرانە شت دروست بواە ئەوە گەری گۆڕانکاری گەورە بێت کە ناو خۆیە بەڵام شەڕێک لە دوورەوە بکرێ هەرەوە ناخایەن لەوە زیاتر نابێت ئەمە منطقە تۆ مێژوو بخوێنەوە سەری مێژووی شەڕەکانی پێشوو بخوێنەوە شەڕەکانی ئەم سەدەیە بخوێنەوە سەدەی پێشوو بخوێنەوە ئەو وڵاتانش کە گۆڕانکاریان تیا بوو هەم میلەت ڕاپەڕیوە
هەم ئەو دەسەڵاتەی کە ڕوخاندوێتی ڕاستەوخۆ بەشداری شەڕەکە کردووە. ئێستا ئەمریکا و ئیسرائیل کۆمەڵێک هەمان زیان نەبوون لە ناوبردنی بەرنامەی ئەتۆمی ئێران موشەکە بالیستیەکانی لە ناو ببن ڕۆڵی هەرێمایەتی ئێران لاوازکەن و بینەوە سنووری جوگرافیەکەی خۆی چیان دەستکەوت لەم جەنگە دوای 12 ڕۆژ هیچ یەکێک لەو ئامانجانە تحقیق نەبوون لەبەرەوەی یەکەم ئێران مایەوە ئەمە گرنگترین شتە جا ئەوانەی کە ئەیانەوێ خەڵک چاواشەکەن بەناو چالاکوان و چاودێر و سیاسەت مەدار ئەڵێن کاکەوە ئێران تەسلیم بوو یانی چی من نازانم تەسلیم بوو ئێرانێک دەوڵەت لە جێی خۆی بێ خامنەئی هەر ڕابەر بێ و یۆرانیۆمەکەی هەرما بێ و هەر سوپای پاسداران حاکم بێ تەسلیمی کوێ بوو ینی من نازانم تەسلیمی کوێ بوو ئەو برادرانی کاڵن تەسلیم بوو جورئە دەکەن ئێستا لە حدودە بچنەوە دیۆ یەکە تەسلیم بوو بێ ئەبێ ئەم بچێ پەلڕاوەشێنێ بڵێەوە ئێران تەسلیم بووە و ڕژێمی پەت و سێدارەوە منە سوڕێمەوە بابە لە دوورەوە قسەی زلمەکە من ناڵم ئێران فریشتەیە و من ناڵم ئێران ستەمی نەکردو ناڵم دەوڵەتێکی خراپ نییە ئەو بابەتێکێ هەموو ئەمانەی تایە بەڵام ئێران لە جێگای خۆیەتی باکسەوە کۆمەڵێک ساروخی هەبوو زۆر دەمێک بۆی تاقی کاتەوە تاقی کردەوە ئێستا بۆی دەرکەوتایە فەتاح باشترە خەیبەر باشترە ئەنجا بۆی دەرکەوت کام شوێنانە بۆ تەقاندنی باشترن یا باشترنین ئێران بن پێم وایە بەمە بەهێزتر بوو ئەنجا بۆی دەرکەوت کە لایەکی ئێران بۆتە جاسووسی ئیسرائیل بە پارە کردراوە ئەنجا ئێران نەوەیکە مامەڵات ئەنجا ئێران کۆمەڵی قایدی پیر و پەکەوتەی هەبوو کە بەڕاستی هەمویان تەمەنیان لە شەڕ ئێران عێراقەوە بەشدار بوونەوە 40 ساڵ پێش ئێستا قەچێکە ئەمانە بەرکەوتون بۆ ئێران بەوەیکی لێ نایە وڵا بەعکسەوە گەنجانەی دێنە پێشەوە خیبرە و توانا و جموجول و چالاکیشیان باشترە بۆ ئێران هیچ نییە لەبەرەوە بەڕاستی من پێم وایە بەم شەڕە ئێران بەهێز دوایەوەی مادام ئێران ئەمریکاڵێ ئێمە نامانەوە بێڕوخێنین ئەمە زۆر گرینگە ینی ئەمریکا پلانی ڕوخانی و دەوڵەتێنی ئیتر خەڵک بۆ خۆی خەڵەتێنی ئەڵێ بەرژەوەندی ئێمە نێ بێڕوخێنین ئێرانمان پێویستە بۆ ڕاگرتنی هاوسەنگی شیعە و سوننە لە جیهانی ئیسلامی ئێرانمان پێویستە بۆ چاوترساندنی دەوڵەتانی خلیج ئێرانمان پێویستە جۆرێک لە جۆرەکان جەنگی تورکیای پێکەن کە تورکیای و دەوڵەتی عوسمانی دروستکاتەوە ئێرانیان پێویستە بۆ دەیان شتر بەکاری بێنن ئێرانێک کە بڕوانەزانن بە دیلەکەی کێیە لەبەرەوە هەر ئەمریکا پلانی گۆڕینی نییە بە هیچ شێوەیە ئیتر خۆتۆ خەڵک بۆ خۆی خەڵەتێنێ ئەمریکا نە بە دوای دیموکراسیا گەڕونە دوای مافی مرۆڤ گەڕونە بە خەیاڵ یا دێوەزەکی لات و کاکە ڕایگرن و ڕایەگرین و ڕای نەگرن ئاوایە جار جار ساروخێکە تەقێنین و باشە بەرنامە کۆتایی هات ینی قسەی زۆر هەیە لەسەرەوەی کێسە زانە ئەتۆمیەکان ژمارەیەکیان بە ئامانجی ئیران ئەوە ترامپ خۆی دەڵێ وێزگەی فۆردۆ لە ناویان بردۆ قسەی خۆیەتی بەزانکی ئێران 5-6 محەڵتەینەوەی گەورەی هەیە ئەم محەڵتەنەوەیانە بێژگە لە ئێرانی ڕووسی ئیشی تیاکە کاتی خۆی ئەم چەند کەسە زانای بوون کاکە خۆ لە پاکستانی پیاوێک ناویەکەی دروست ئێستا هزار خەبیریان هەیە ڕۆیشت ئێران سەدان گەنجی بەتوانە ئێستا لەو محەڵتەینەوە ئیشەکە 4-5 کەس کوژراوە هەندی کارخانە نشین بوو لە ماڵەوە دانیش بوو ئەوانە دەوڵەت بەوانە لە ناو ناچێت ئەوە قسەیان نییە باکسەوە ئەو گەنجانێکی اینجا ئێرانەکان سلماندیان وڵاتی خۆیان خۆشەوێ سلماندیان حەزەکەن ئەڵێن نێمەژە بۆ ئەم هەموو پارە گەورەیە لە ئێرانە سەرفکراوە لە دەمی ئێمە گیراوەتەوە بۆی نەوەوی دروستکرد ئێرانیش نەوەویە بۆ کارەبا بۆ پیشەسازی بۆ تەندروستی بۆ دەیان بواری خزمەت گوزاری تر ئەڵێن با ئێمەش هەمان بێت بۆ ئیسرائیل هەیەی بۆ پاکستان هەیەی بۆ وڵاتانی تری زلهێزی دنیا هەیەە بۆ هیندستان هەیەی ئەوان بۆ نایان بێت ئێرانیەکانیش وا ئەڵێن مەبەستم ئێران لەم جەنگە چی زەرەدی کردووە لە 90 ملیۆن ئێرانی ئێران تەمان ئێران داتاکانی زۆر ڕاست و دروست بووە شار بە شار بڵاوی کردێتەوە کرماشان ئەڵێ لە ئوستانی ئێمە ئەوەندە کوژرا ئەوەندە بریندارمان هەیە لە تارانی نەگەوە فەرماندەکانی کوژراوە یەک کەس نەیزانیوە خۆی ئالانی کردووە ئەمڕۆ سەردار فلان کوژرا و ڕۆژی ئەوە کوژرا ینی ئێران ئەمەی بە دروستی وتووە خۆمە ئیسرائیل لە شتەکانی شاردۆتەوە ئێران بە دەقیقی لە 6,000 ئەوەندە کەس بەڵە 6,000 برینداری 6,000 بریندارمان هەیە ئەمە ئیسرائیلیش ئەڵێ 1300 ناڵێ کۆی گشتی ئەڵێ 3000 بریندارمان هەیە لەگەڵ 28 کوژراوە بەڵێ باشە ئیسرائیل بۆ تۆ بریندارەکانت 3000 هی ئێران 6 ئەی بۆ کوژراوەکانت 28 و ئێران 600 معلومە ڕاز نییە ئیسرائیل تەوان تعتیمێکی علامی گەورەی کردوی هەواڵێک دەرنەچ مەبەستم کوژرانی 600 کەس و 1000 و 10,000 کەس و کاکە ئێران لە شەڕ ئێران عێراقا نزیکەی 2 ملیۆن کەسی کوژرا و بریندار هەبوو 2 ملیۆن بەداتا کاو کاتە ئێران زۆر لە دواوەش بوو
بەس ئێران هەر لەجێ خۆی بوو ئێران بۆی چی لێ نایە کۆمەڵێک ساروک تەقیوە کۆمەڵێک شوێن بۆ باران ئەمریکا چی دەستکەوت کاکتۆر ئێستا ئیسرائیل بڵین ئەمریکای چی دەستکەوت بەشداریەکیە بوو یاخۆ ترامپ لەلایەک بەشداریەکی کرد لەلایەکیش خۆی وەکو کەسێکی ئاشتی خوازنیشان ئێران و ئەمریکاش هەندێک سیناریۆیان کرد بەیەکەوە ئەمریکا هات وتی بەشداری جەنگەکەم کردووە بە تارەی شەباح لەو دووسێ بنکەیدا کە هیچ زەرەرێکی نەداوە پێشتر ئێرانەکان یاگادار کرد بوو ترامپی خۆی وتی ئێمە نەمە دەنیما خشتووە نە عسکەری نە سەرباز کەسی لێ نەبووە هەر لەنەوەی ماداوە کەسی لێ نەبووە باش ئەمە یەک دوو ژێرانی عینیشت ئاگاداری کردنەوە لێتانە دەین لە قەتەراگاتان لە خۆتان بێ و ترامپی وتی پێش وەختە پێوتون هیچمان خەسارەمان نەبوو ینی هەردوو لە ئەمە سیناریۆ بوو بەڵام ئەمریکاوەی دەستکەوت بە ئێران بڵێ کاکە گیان ئێمە سەرەشەت بۆ دروستەکەن ئیسرائیلێکمان هەیە ئاوات لێکا لەبەرەوە دۆستی ئێمە بە لە قسەی ئێمە دەرمەچۆ کەس دیفاعل لێ ناکە وەرە با ڕێککەوین ئەگەر ڕێککەوتین من لە کۆڵ کێشە دەکەمەوە هاوکاری دەکەم کۆمپانیەکانمان بێنەوە پارەکە و بەقیمە دەبێ ئابووری ئێران باشە بێ ئەتر لەم کۆڵم ئیسرائیل و ئەم شەڕ و ئەم وڵات و وڵاتیش دەکەمەوە ئەوە ئەمریکا ئەو هەدەفەکەی ئەو ئێران زۆرتر بێتە پێشەوە بە بۆ چوونی من ڕێکەوتنێکی نوێ دەکەن ئێران و ئەمریکا چونکە ئێستا سەبار بە پیرچوونەوە ئێران لەگەڵ ڕووس و لەگەڵ چین وانەش پێ پیرچوون دەکات لەگەڵ وڵاتانی عەرەبیان ئێران و ئەمریکا هەر لە یەکەم ڕۆژە تومە دانیشتنی هەر بەردەوامە بێ هەرێک وسێشت هەیە سابتە بۆی کە تحلیلی ناوێ هاانێک کەس ئەڵێ فلان برنج ڕێکلامی ناوێ بەڕاستی ئەمە ئاوایە شەڕی ئیسلام و جوولەکە شەڕێکی مێژویە لە هاتنی ئیسلامەوە لە هاتنی پێغەمبەری ئیسلامەوە دەستی پێکردووە لە قورئانی شاباس کراوە ئەمە جەنگی ساردە تا قیامەت بەردەوامە بێ فەلسفەی تیانە من بڵێم شەڕی ئیسلام و جوولەکە هەیە یان نیە هەیە بەس شەڕی ساردا ناو بەناو گەرمیژە بێ ئەمە تا قیامەت دەبێت شەڕی ئێران و ئەمریکا جەنگێکی ساردە شتا درێژە ئاکێشێ هەتا ئەو ڕۆژەی ئێران دەچێت هاوپەیمانێتێکی ئەمریکاوە واز لە رووسیا و سین دێنێ ئەم جەنگە ساردە هەرە بێ ناو بەناو گەرمیش بێتەوە ساروخێک بڕوایان نەڕوا هیچ نییە ئەمە ئەوە جایە لە ڕووخان پاشانی هیچ دەوڵەتێکیش تاسەر نابێ نە ئێران تاسەرە بێ ڕۆژێک دێ هەرە ڕووخێ نە ئەمریکا هەر سونەتی خۆیە لە کەونەهانی هیچ کەس تاسەر نامێنی دەسەڵاتداری زۆر گەورەترە بوو هەموو ئەم سەرزەوی بەدەستەوە بووە لە ئەسکەندەرەوە بیگرا هەتاکو مەلیک داود و کە چەند هزار ساڵ پێشێستا بوو هەتاکو گاتە هیتلەر و ناپلیۆن و هەموو تاستالین و کاوردەوردە نەمان و ئەم وڵاتانی خۆمان هەمووی هەبوو ئەمە ڕێکەوتێکی نوێ ئێستا باسی دانوستان دەکرێت ئێستا دانوستان لەسەر چی دەکەن بۆ نمونە گەجارێکی گفتوگوی ئەمریکا و ئێران دەست پێ بکاتەوە گفتوگوی ئێران و ئەمریکا دەست پێ بکات زۆر بەڕوونی تۆ ئێستا گوێ لەوتەکانی ترامپ بکرێ بەڕوونی ئەڵێن ئەمریکیەکان هەڵێنە بێ ئێران چەکی ئەتۆمی نەبێ ئێرانی خۆی لە چەکی ئەتۆمی دروست ناکەم پێکاوی ئەمە خاڵێکە بەئاسانی ئەگەنە یەکتری یۆرانیۆمە هەر ماوە بەگە بڵێن هیچ تر مەپیتێنە ئەمە ڕێتیەکێ بیوەستێنێ دووریش نە ئێران بیوەستێنێ بەڵام بە دزیەوە لە ژێرەوە خەریب بێ ئەوەی حاڵەتێکی ترە ئەکرێ ئێران لەسەرەوە لەگەڵیانە ڕێکێ دانیشتنەکان گفتوگۆکان درێژە پێدان ئەڕوا ئەگەر ئێران زانی لە بەرژەوەندێتی نەرمی زیاتریش ئەنوێنێ ئەگەر زانیشی لە بەرژەوەندی جارێک درێژەی پێدەن ئەڕوا من پێم وایە گفتوگۆکان دەست پێکەنەوە بەس ئایا گەنە نەتیجە پەیوەندی چین و رووسیا و ئێرانتی بەسەردەی بەس ئایم گفتوگویانە گەنیان نەتیجە وەڵام خوانەوێ کەس نایزانێ بۆ ئەمریکا حەزەکە ئێران بە مەرجەکانی ڕازی بێ و ببێتە دۆستی ئەو ئێرانیش حەزەکە لە شەڕی ئەمریکا دوور بێ و تۆزێ کێشەی بۆ دروست نەبێ و ئابوووریەکەی ببوژێتەوە بەڵام ئەمانە بەدەست خۆیانێ ئایا ئێران نەتوانێت هەموو مەرجانەی ئەمریکا قوڵکە ئەی سین و رووسیا چی لەیەکە ئایا کرێ لە ئەمریکا نزیک بێتەوە لەو دوانە دوورکەوێتەوە ئامانەوەی ئێران بەوە نییە کە ئەمریکا پێ بڵێ ئەمریکا شەیتانی گەورەی وازی لەمە هێنا ئەم دەوڵەتە لە ناوەڕۆکەوە پێی ناڕوخێ لەبەرەوە هەموو ئەمانە کاریگەریە بێ لەسەرەوەی کە من ناڵێم 100% دەگەنە نەتیجە خواستەکانیان جێبەجێ دەشکرێ ئەمە دانوسانە هەر لایەکیان تەنازول لە بەشێکەکە و دوجار پێک دێن ئەگەر ئەمریکا ئەگەر ئێران بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزێ بەس چەکە ئەتۆمیەکە دروست نەکات دەستێوەردانی ئێران لە وڵاتانە نەماوە بەڕاستی سووریایە نەماوە لوبنانە نەماوە لە عێراقا نەماوە دەستێوەردان نەماوە لە عێراق و عێراق بەزانێکی زۆر بەلاوازی یەمەن هەرماوە بەزانێکی زۆر بەلاوازی ماوە باش بەس ڕۆڵ هەرێمایەتەکەی ئێران پێشتر بەر لە کەوتنی ئێستا ڕۆڵێکی گرنگی هەرێمایەتی هەبوو ئێستا دوای ئەم جەنگە
ڕۆڵە هەرێمایەتەکەی ئێران چی لێ دێ؟ ئێران ڕۆڵی مادام بمێنێ دەوڵەتەکە بۆی کە خۆمان نەخەڵەتێنین و بینەرانیش مادام ئەو دەوڵەتە مایەوە مادام خامنەئی سەرۆکە ئەمریکا قبوڵیەتی لەگەڵی دانیشێ با ئەمان بڵین مادام دەوڵەتی ویلایەتی فەقیه ماوە ئێران تەسلیم نەبووە و خۆوە قسەیتیان نییە مەسە تۆ کابراکرێ هەرمەلیک بێ لە وڵاتێکەوە بڵێ ناومان نای ڕەنجبەر کاکە لە بەرەوەی ناومان ناوە ڕەنجبەر مەلیک نەما هەر مەلیکە ینی حەزەکەی تۆ پێی بڵێ خزمەتکار ئێران تاوە هەر ئێرانە و لە جێ خۆیەتی و ڕایەوە بەڵام وەکو ڕۆڵە هەرێمایەتەکەی ئەمێنێ لەکوێ هەموو ئەو ناوچانەی شیعی تیاجێنشینە لە ئەنگری ئەو دەوڵەتن و ڕۆڵیشی ئەبێ شیعە لە عێراقا هەیە لە لوبنان هەیە لە یەمەن هەیە لە هەموو ئەو شوێنانەی کە شیعی لێیە گومانی تیان نییە ئێران ڕۆڵی ئەمێنێ ئەمە یەک دوو ئێران لە ڕووی جیۆپۆلەتیکەوە کەوتوتە ناوچەیەکی زۆر گرنگی دنیا ئێران لەسەر کەنداوی هورموزە کە لە ڕۆژێکە لەوانەیە بڵێن 20 میلیۆن بەرمیل لەوە ئێران ئیشی بە گەروی هورمز و کەنداوی فارسی ژنیە کە خوان پێڵێن فارس و عەرەبیش پێڵێ خلیجی عەرەبی و ئەمانە ئیشی بە کەنداویش نییە لەبەرەوەی بەحری تری هەیە لەسەر زەریای هیندی بەڵێ لەسەر زەریای هیندیەتی بە محیتی هیندیەوە ئێران حدودی هەیە بەدایان وڵاتەوە حدودی هەیە لەگەڵ رووسیا ئێران نزیکە لە چایناوە ئێران نزیکە لە ئەوروپاوە لە سەرێکەوە حدودی بە تورکیاوە هەیە کاک لەبەرەوە گرنگی ئێران لەو ناوچەیە قەت پشت گوێ ناخ کاریگەریە لەسەر وڵاتانی قەوقاز و لەسەر تورکیا و لەسەر وڵاتانی عەرەبی و لەسەر دەریا و ئەوە گومانێکیانە بەدەر لەوانە ئێران مێژوویەکی 3000 ساڵەی هەیە کاکە سەردەمێک بووە فارسەکان حکمی هەموو ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کردووە میسر لەبەردەستی داریوشی فارسا بووە پەیکەرێکی گەورەی داریوش کە لەبەر بۆیان دروستی لەسا لە قاهرە کە حکمی قاهرەی کرد ینی ئەوە مێژووە لەبەرەوە ئەم مێژووە خەڵکێک هەیە کاکە ئێستاش تورکیاڵێ سەردەم عوسمانیەکان 600 ساڵ حکمی جیهانی ئیسلامیان کردووە هەر خەوی پێوا بینن کابرایەک مەسەلەن نازەمەگە تعبیرەکە دروست بێ با پیرە گەورەی ئاغا بۆ حکمی کردو ئێستا دڵی پێی خۆشات خۆی کرێکاریشی دەست ناکە بەسەر شانازی پێوە کاڵە من بە کوڕی فلان ئاغام با پیرە گەورە ئەی سەبەر بە وڵاتانی کەندا و ئەوان ئێستا وڵای قەتەر بردماکرا بنکە ئەمریکیکەی کاریگەری هەیە خود چیان لەم جەنگی چەند دەستکەوت ئەمەی قەتەر پێشتر ئێران ئەگەداری کردوێتەوە کە ئێمە لە ئەمریکیەکانە دین قەتەر و ئێران دۆسایەتیان هەیە باشە گەورەترین بنکەی ئەمریکی لە قەتەرە ئەوە هەندێک کەس بەغەڵەت تاچوون مثلەن قەتەر ئەوە هەندێک محەلیل و شتمە بینی ئێران شیعەیە لە قەتەرەدا قەتەر داعمی ئیخوانەکە ئیخوان لە فلان شوێنە ئەوە نەهەمووی ئەمەی قسە قەتەر گەورەترین قاعیدەی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قاعیدەی عیدیدە لە قەتەر یعنی بنکەیەکی ئەمریکیە لەبەرەوە کاتێک کە ئێران شەڕێکی لەگەڵ ئەمریکا چێت لە بنکەیەکی ئەمریکیەدا لە هەر ئەرزێکا بێت دڵن بەشداری کردو گویا قسەی بەفسانی ئێران بێ لە هێرشانی سەرێ ئەمە یەک قەتەری ئاگادار کردوێتەوە وەکو حکوومەت کە ئێمە میشاکەین دوورنی ئەمریکەکانی شێراگادار کردوێتەوە کە یەکەین بۆیە ترامپ هیچ خۆی سەغڵەت نەکردوای لێدانەکەش دواتریش هەیە قەتەری زەرەدی پێنەگەیوە ئەوەی ئەو موشەکە ئێرانەکانی خستۆتە خوارەوە هەر ئەمریکین ئەوەی زەرەدی بەرکەوتبێ ئەگەر بەری کەوتبێ هەر ئەمریکین قەتەریەکان تەنها خۆشەژین وەک ئەوروپیەکان فێری زرمەی ساروخ و ئەو فەرتەنەیە نین بەسە سەریان نابتەقێتەوە کاریگەری هەبوو قەتەریش ئەبێت دەوڵەتە بێ بڵێ ناڕازیم ئەبێ بڵێ قبوڵی ناکەم سەروەریمان ئێرانی بەڕۆحێکی ڕاضیە وەریگرتی قەتەر دۆستی دێرینی خۆمانە و زۆر بەڕێزە و پەیوەندیمان بەهێزە و باش بەس وەکو ڕۆڵی هەرێمایەتی ڕوو نادا لە بینی قەتەر و ئێران ڕۆڵی هەرێمایەتی ئیسرائیل ئەوە جەنگی دژی ئێران بەرپا کرد لەمەودا ڕۆڵە هەرێمایەتەکەی چی لێدە یاخود ئەگەر باڵدەست بێ ڕۆڵی هەرێمایەتی ئیسرائیل کاریگەری خراپشێ بۆ سەر بزوتنەوەی ئیسلامیەکان لەمە شانەواقع بین ڕاستە ئیسرائیل جارێکتر بەهێزترین چەکی هەیە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەوەوی هەیە باشترین جۆری تارەی هەیە پشتیوانی گەورەی ئەمریکا و غەربی هەیە پارەی هەیە ئابووری هەیە بەڵام ئەم جەنگە دەری خست ئیسرائیل ئەو فیرعونە نییە کە کەس نەتوانێت ڕوبەڕووی بێتەوە جارێک حەماس پۆرتیان شکاند و لە غەزە و جارێکەوە ئێران ساروخەکانی کە
وڵاتێکە حەساری لەسەرە، یعنی ئێران هیچ شتێکی واناچی ساروخەکانی بزانە وێنەکانی تەلئەویب و حەیفا ببینە چی داهاتوە. ئیسرائیلەکان لە ناو میترۆکان ناخەوتنی کاونتی خۆشبەختانە میترۆیە تەلئەویب 2 ساڵە تاوە بۆ فریامان کەوت. من هیوامە بینی بە تانیشتەکانی پێ بۆی و هەرشان ناڕۆمۆر بخۆم هەلێرم دازم خواردنی چۆن بۆچی ئیسرائیلەکان فێریەوە نین. من پێم وایە ئێران پۆرتی ئیسرائیلیشکان ئێران ئەڵە من هیچم نییە ئەوەم کە هەموو باشکرا ئەکوژن چیەکەن بیکە بەس ئیسرائیل پێیوا بوو کەس پێی ناوێری قوبەی حەدیدی هەیە و ئەم درعی با بڵێن ئاسنینی هەیە و کەس ناتوانێت بیبڕێ ئەو دەرکەوت ساروخ ئێرانی کە زۆر زایفیشە تەختی کرد. ئەمە وای کرد کە هەم ئێرانیەکان جارێککە بەخوا ناشنەوە زانن لەگەڵ ئیسرائیل چ جۆرە چەکێک و لەکوێوە لێدەن. هەم تورکیا کە یەکێک لە مەترسیەکانە بۆ سەر ئیسرائیل و ئیسرائیلەکانیان گوت دانیشانپیانە دوای ئێران سەرەی تورکایە. تورکیاش پێی وابوو دوای ئێران سەرەیەتی ئۆردۆگان بڕیاریدا بە سیستمی دیفاعی وڵاتەکە بچێتەوە جۆری چەکەکان بگۆڕن خۆیان ئامادەکەن بۆ ئەو جەنگەی کە ئیسرائیل پیانە فرۆشێت. تورکیاش بیر لەوە کاتەوە چی بکە. ئەنجا وڵاتانی عەرەبی کە زۆر بێغیرەت بوون و خۆیان بەشی زۆریان عەمیلی ئیسرائیل و ئەمریکان بیرەکەنەوە ئەم ئیسرائیلە ئێمە لە یەترساین پیان وابوو ئەمە دنیا خواوا دەرنەچوو. تۆ جاری وایە نەفرێک هەیبەتێکی هەیە کەس ناوێرە بەلای بڕۆ بەس کە هەیبەتەکان شکان ئەڵێن ئەمە ساڵەوان دەرچوو یانمان نەبوو بەڕاست یعنی ئەو هەیبەتەی نەما بە بۆ چوونی من و ئیسرائیل بەمە تووشی شکست بوو. شتێکم وتووە پێش شەڕەکە و کاتی شەڕەکەش لە بەرنامەی لەوانێ بڵم ساڵێک پێشێستا هەر لە شەڕی غەزەیە لە دوسێ شوێن وتومە لەگەڵ لەمانی جەنگ تەمەنەسا ئیسرائیل لە جەنگایە هەم لەگەڵ غەزە هەم لەگەڵ ئێران نەتەنیاهۆ بای خواحافیز خۆی و حیزبەکەشی گۆڕانێکی گەورە و ڕیشەیی لە ناو ئیسرائیلە ڕۆدا کە چۆن بژین لەگەڵ وڵاتانی ناوچەکە لە جیاتەوەی بیر لە شەڕ بکەنەوە. ئێستاش وایە بینم چونکە من گوێم لە ڕۆژنامە ئیسرائیلەکانە لە محەلیلی ئیسرائیلیە گوێم بۆ گرتن شتەکە بابەتەکانیانم بخوێندەوە. حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل داواکەن ئەڵێن با بە شەڕی غەزەش با ڕاگرین ئێمە پێویستمان بە ئیسراحەتە ئەمە بوریە وڵاتە بۆ لە شەڕا بژین بۆ وای لێ هاتووە دەرگامان بۆ بکەنەوە خەڵک هەموو چۆڵیەکە چونکە هەمووی جنسی وڵاتێکی تری هەیە پارەی پێیەکی داوا لە شەڕا بژی. لەبەرەوە ئیسرائیلیش گۆڕانکاری گەورە بەسەر سیاسەتیان دێ بە بۆچوونی من دوای تەواوبوونی ئەم شەڕانە. باشە دەخولەکێکمان ماوە بە تایبەتیکەین بە عێراق بۆ تێوێنێک لە لەم شەڕەوە لەمە دوا چی بەسەر هیچ گۆڕانکارێک ڕوودەدا چووکاندێک خوێنەوە ژوا بوو کە لەگەڵەوەی کە ئێران هەندێک بڵێن چاودێری کوردی و ئەتا بەناوی سیاست نرخێنیان دەکرد لەگەڵ ڕوخانی ئێران بڵێن عێراقیش ڕوبەڕووی فەوزا و ڕوخانەوەوانە دەبێتەوە. ئەوانەی بە خەودا نەویست ئەو ڕژێمی بەغدایە بڕوخەیە چونکە کوردیش بەڕاستی ئەگەر زانێ ڕژێمی بەغا لە بەرژمانەوەی لە بەرژەوەندی کورد نییە داگیرکەرە مافی ئەمەی خواردووە پارەمان ناداتێ نازانم ئەو عیبانەی هەیە بۆچی شەڕە لەسەر بەغا و لەسەر دەسەڵاتی بەغا و لە حکوومەتی بەغا و لەسەر وەزیری بەغا و بۆ ناکێشکردنی کاندەکان بۆ هاوپەیمانی لەگەڵ یا و هاوپەیمانیت هەیە لەبەرەوە ڕاست ناکەن ئەی کامان نییە ئەمەی ترن لە چی حکوومەتی عراقی لە جێ خۆیەتی ئەمریکا حکومیەکە پارەی لە ئەمریکایە ئاسمانی بەدەست ئەمریکایە و بەبێ پرسی ئەمریکا جوڵە ناکەن هەندێک هێزی حەشی شعبیە چوونە قاوەکانی خۆیان حەلیان نەکەن لە ناو هێزەکان ئەو کۆتایی هات باشترین بەڵگەشت دیناری عراقی ئەبوو بچێتە $170 $100 بچێتە لانی کەم بۆ 147 بەڵام هاتۆ 141 کوراتەوە 141 ئەوە لە جەنگە ئەم بەرزی و نزمیەکە باشترین بەڵگەیە لەوەی کە ئەمریکا هیچ شتێکی لەگەڵ عێراقانی چونکە یەکەم شت کاریگەری لەسەر ئابووری وڵاتەکە بۆیە لە عێراق لە جێ خۆیە بێ هیچ کێشەیەکی نابێ بەڵێ هەندێک خەڵقی کورد لەوانەیە لەگەڵ هەندێک خەڵقی عەرەبی سوننەوە ئەوە بیر لەوە بکەنەوە حەزیشەکەن گۆڕانکاری ببێ بەس ئەوەش ئەو گۆڕانکاریە بە ئاسانی نابێت هەتا ئەمریکا بڕیار لەسەر نەدا پشتیوانیان نەکا کەس ناتوانێت گۆڕانکارێک باش ئەی پێویست بە هەرێم و بەغدا پێش ئەم جەنگە جۆرێک لە هەڕەشە هەبوو یاخود دوای ئەم جەنگە هیچ چی گۆڕانکارێکی بەسەرەیە چی لێ دێ بڵێن لە یەکەم ڕۆژی جەنگەکەەوە لێکێک لە چاپێکەوتنەکانە وتم هەرێم بێلایەن بێ باشە چونکە ئێمە بەرگەی زەربەی ئێران ناگرین ئێران بۆ ئێمە هەرمێنێ بەشی ئێمەی هەر پێ بەرپرسانی هەرێم بەشێکی هەر کوردستانیشان بەجێهێشت و لە خۆ خۆیان کرد بە تەرەفدار و پێیان وا بۆ ئێران دەڕوخێ و کۆتایی هاتووە لە ڕاگەیانەکانیشانە زۆر بە زەقی دیارە ئەوە ئێران نەڕوخا و ئیسرائیل و ئەمریکاژەڵێ بەرنامەی ڕوخانی ئێرانمان نیێوڕێکی و ئێستا چیەکەن
ئێگەر ئێران ئێستا ئاوڕێکی لێدانەوە دوایەوەی کە خۆی گرت ئەم برادرانە چیەکەن ئێگەر ئێران بە بەغان ئەڵێ و معاش بنێرە بزانە هەرێ نێرێ چۆن سیاسەت دواکرێ کاک سیاسەت وا ناکرێ ئێستا بەحزەکەم بزانانی ئێران بە بەغاڵێ معاش بنێرە بەس ئەمانە خراپ حاڵی بوون دەبا بینێرە بزانە چیەکەن هەرێم لە خراپترین حاڵەتیدای حکوومەتی نییە پەرلەمانی نییە یەکێتی و پارتی بینیان زۆر خراپە لەناو خۆیانە پارتی وەزی خراپە یەکێتی خراپە میلەت حاڵی لە هەمویان خراپترە دووسێ مانگە موچەی وەرنەگرتووە ئێستا تازە بیر لەوەکەنەوە لە ساسی موچە ببڕن من پێم وایە ئەو دەنگۆیە خۆیان خستویانەتە بازارڕەوە بزان ئەگە خەڵک قبولی بێ ئەیکەن ئەگەر خەڵقیش قبولی نەبێ نایکەن بەڵام خەڵکی کوردستان زۆر شەرمەزاریە قبولی لێبرینی لە 100 تاسی بکەن و بێدەنگ دانیشت تریش بێ بۆ هەر لە 105 لێ ببرن حەقی قبولیکە بۆ قبولیەکەی لە کاتێکا بەغا ئەڵێ وەرە من لە 100 موچەکە دەدەمێ دووسێ مەرجی لەسەر هەرێم داناوە هەرێم بۆ قبولینا 150 میلیارد مام دەرێ مانگانە تۆ داهاتە 6 ئەوەندەیە بۆ ناچی 150 میلیارەکە بدەی بە بەغە و موچەخۆری داما و کە ژیانی لەسەرەوەیە با موچەی خۆی وەرگێ بەغداڵێ داهاتی نەوتی بۆ داهاتی نەوتی تەسلیمی بەغا ناکەیت چیلیەکی کە تۆ نایدەی بە میلەت ئەگەر موچەت پێدرێ بە کاملی بیدە گەر نات لەسەر مامەڵە لەسەر قوتی خەڵک مەکە کاک تو توی سیاسەتەکە لەسەر قوتی خەڵک ئەی بۆ لەسەر پارەکانی خۆت نایکی لەبەرەوە بەڕاستی من بە خیانەتێکی زانم لە میلەتە جارێک کە بێی لە 105 و 10 و 15 و 20 ئانەی لێ ببڕی بەغاڵێ تەڵتین کە بۆ نایکی یانێگەر میلەت ئەمە قبول کا بەڕاستی زۆر خراپتریشی بەسەر دێنن من بەداخەوەڵم وەڵاهی کورد ئەڵێن ئەگەر ڕاست بێ زوحاکی ڕوخاندوو کەسانێک سەرچاوڵێن خۆی کورد بووە کوردێک لەگە ڕژەمی بەعسا معلومە چ قوربانیدانێکی دا و کیمیا باران و ئەنفال و ئەوەی کە کورد کردوێتی چی قبول نەکرد پێم سەیرە ئەو میلەتە ئاوا بێ دەنگ بێ موچەی نەدەنێ مەعاشی نەدەنێ بەڵێ لە 100 لێ بڕین و داژ نابێ قسە بکە ئەگەر ئەمە میلەتان بەلاوە گرنگە و خۆتان بەخاوەنی ئەم میلەتە ئەزانن بۆ حکومەت دروست ناکەن بۆ پەرلەمانەکە دانانیشە کاک ئەگەر میلەتان بەلاوە گرنگە و خەمی میلەتانە گرنگترین شت قوتی میلەتە بۆ نایەن وەفدێکی باڵای ئەم حکوومەتە لە هەردوو حیزبی دەسەڵات بڕۆن بۆ بەغانەیەنەوە تا موشیلەکە حەلە ێ بۆ ناکەن کاک تۆچی وەکیل وەزیرێکە نێری مدیر عامێکە نێری مشکلە لە بەغا حەلکاکە جوابی ناداتەوە بۆ ناچن هەڵوێستە جدەکانتان بخەنە گەر ئەگەر کارتێکتان پێیە لەگەڵ بەغا بەکاری بێنن بڵێ ئەمانەمان بۆ نەکەن قبولی ناکەین وا ئەەکەین ئەگەر هیچ کارتێکشی پێنیە بڕۆ بڵێ کاکاتوین فەرمودانیشین و ئێمە عێراقین و بەپێی دەستوریش مافمانەیە و فەرموداوەکاریەکانی ئێوە چییە با جێبەجێکردن چارەسەر گەشەی موچە لەگەڵ بەغداگەر بیانەوەی وە کۆی کە بەرە زووداتی ناخۆیارێک تەوتین نەوت هەمویان داواکاری دەستورین ئەگەر بیانەوێتوان لەگەڵ بەغا چارەسەریکەن و پارەی ناوخۆش زۆرە بشیانێتوان لە ناوخۆشە پارە بدەن بۆ نایدن بەزەمان دەست لە پارەکانی خوان نادەن با پارەی تەنکەرە نەوتەکان لەمە دابدەن بە میلەت ئەگەر پارەکە بۆ میلەتە ئەو نییە بەغاڵە بیە بە ئێمە و من موچەتان بۆ نێرم و بودجەی تریژە نێرم بیدەنێ ئەگەر نەخێر نەوتەکەش جارێکترە لەبەر میلەت دەیفرۆشن فەرم و پارەی نەوتەکە بن بە میلەت ئەگەر زەرەتمانە و نەوت فرۆشیە بەغاڵە من تریلیۆنێک بۆ تۆ نێرم 150 میلیارم بەرێ و پارەی نەوتەکە ئەگەر پارەکەی خۆ زۆرترە 150 میلیار و پارەی نەوتەکە لە ساسی بۆچی ئەبڕی لە ساسی مەبڕ هەمووی بدە ئەگەر زانی دەری نایەنەی خۆت کەمترە خۆ معاملەیەکە کاکە نەخوێنەوەری توانێ بیکە پارەکە تەسلیمی بەغاکە خۆ بخوا لەوە هەرێم هەر فیدراڵە و هەر تۆ هەرێم بەڕێوابەی و هەر حاکمی و نەوتەکەشە لە ناو کوردستانایە ئەگەر بەغا پارەی نەنار موچەی نەنار بودجەی نەنارەتوانی بیرەکە قفڵەکەی لای خۆتە بیگرەوە مەیەڵە بڕوە مەیەڵە بەغا ئیسفادەی لێ بەڕاستی بەڵام ئەم مزایرەکردنە بەسەر میلەتێکی داما و برسی تەحمل هەموو شتێکی کردووە لە پێناوی کوردایەتی و دەوڵەتی کوردی و هەرێمەکە جوڵەش ناکاڵێ خۆ پیشاندانیش ناکە بەڵامڕۆ لیژنی ئەمنی سلێمانیش دەڵێ بۆ خۆپیشاندانیش وا بڕێر و خۆپیشاندان بکەن دەڵێن دۆخەکەی سەقامگیر نیە کاتیەوە نییە لیژنەی ئەمنی سلێمانی بەی شێوەیە قبولی ناکە ڕاستەکە ئەوانیش زەرە دەکەن ئەگەر بێڵن نایڵن خۆپیشاندانکە بەس ناکرێ میلەتیش بێدەنگ بێ بەڕاستی چونکە من نەزانم بەس دەبێت سەرتاسەری دەبێ میلەت سەرتاسەری بێ ڕاستەکە سلێمانی هەولێریش بێ بەڵام خۆ ئەگەر هەولێر هەرڕانە پەڕی ناکرێ خەڵکی سلێمانیش بێدەنگ بێ ئەی بۆ خەڵک بەنغازی لە تەرابلوسەوە کە دوو شاری گەورەی لیبیان دوای پایتەخت بەنغازی 1000 کیلۆمەتر لە تەرابلوسەوە دوورە خەڵک لە تەرابلوس ڕاپەڕی و بە سایارە پەڕێکەوتن هاتن ئەبوو بوورە لە بەنغازی
خەڵک لە بەنغازی ڕاپەڕی و بە سارە بەڕێکەوتن 1000 کیلۆمەترەزانی چەند دوورە لە بەسرا بۆ زاخۆ دوورترە هاتن تەڕابلوسیشان ڕزگار خۆ با خەڵکی سلێمانی پێ و لێر ڕزگارکە ئەگەر قەزی ئەوەیە بەڵام بەڕاستی خەڵکی سلێمانیش دەستی بەسراوە و خەڵکی هەولێریش دەستی بەسراوە ناشین چڕانێک هەر جیازینی هەردوو لە هەر داهاتی ناوخۆ دەبن چی لە مای واقع بین میلەت ناڵێ چێتی پارتی بڕوخێ بەڕاستی ناڵێ کشمەلیک ئەڵێ بەس موچەکەمان بنی لێ دەبڕۆم کێشەی موچەکەی بۆ حەلکە ئەگەر گاڵتە پێیەکەی موچەی بۆ دابین ناکەی گاڵتە بە شعوری یەکەی گاڵتە بە مناڵە برسیەکەی یەکەی بۆ کرێچەی کە دەریەکەن بەڕاستی میلەتیش هەڵوێستیە بێکاچوو خۆ داواکاری خەڵک ئێستا بۆتە هەرەوەڵ هەر موچە وازیە خزمەتگوزاری تری شێناوە یەکە تۆ ئەمەی بۆ دابین ناکەی ئەبێت چاوەڕێ ئەوە بکەی خۆپشاندانیژە بێ ئەزانی سەرکوتکردنی خەڵک و ڕێگە پێنەدانیش قۆناغێکە مەرحەلەیەکە زەمانێکە خەڵک دوای ئەوەش تێ پەڕێنێ ئەگەر ئەمڕۆ خەڵک ڕێگای نەدەی بە ئازادانە بێتە سەر شەقام ڕێپێوانێکی ئاشتیانەی سلمی بکە بۆ مافەکانی خۆی کە ئەمە حەقێکی ڕێگە پێدراوە بەپێی هەموو یاسانێ و دەوڵەتیەکانیش بە دەستور و یاساش ئەسبینێ لەوانەیە بە توندوتیژی بیکە ئەو کاتە خوێنەڕژێ خەڵک تیاچێ لەوانەیە هەرێمەکەمان لەبین بچێ دەوڵەتانی تر دەستی وەردام بکەن ئەمانەی کە سیاسەت دەکەن لەم هەرێما بێ بیریان لەوە بێ ئەگەر پێداویستی خەڵک دابین نەکەن و ڕێگەش نەدەن بە ئاشتیانە بێن داواکاریەکانی خۆیان بکەن لەوانەیە سبینێ ڕاپەڕینێکی خوێناوی چەکداری دروست بێ لەم هەرێمە بەڕاست من لێرەوە لەم قسەی خۆ مەسئولم ئەگەر خەم نەخۆن بەرەو زۆر خراپترە ڕوە باش بەس کەم تەخەمێکی زۆر هەیە وەکو بەرەزودنەوە دەنێرن بۆ بەغدا جار دوو لایەن پارتیویکێتی نەداهاتی ناوخۆ بکەن دەرناکەون هەنازان لە کوێن یان ئێستا بەس بزانین لە کوێن نەباسیەکەن من ماستەکە حەزکە ئەم شەڕە 6 مانجیکە بخیانێ بۆی خەڵک باسی موچەنەکە ئەوەی کابراڵێ هەر ساڕوخەکە بەسرم نەکەی مەعاشم ناوێت حەزیانەکەراوە بێ ئێستا زۆر نیگەرانن کام شەڕەوەستا و خەڵک داوای موچەکەیەکان ڕاستی وانە بەڕاستی نە حکومەتداری وابێ و نە دەوڵەتداری وابێ و نە میلەت بەخێوکردن چاوەڕێ چی دەکەی لەگەڵ بەغدا موچەکە بێ لێرە چارەسەر ببێت ئەم جارێک تری ژێڵێ مەگەرەمانە بچنە پێشەوە بەغدا ئامادەیە موچە بنێرێ و دەشینێرێ و دەبێت لەگەڵ بەغا شارەسەرکێت کە حکومەت یارێم بۆ معلوماتت مێژووی پێش و شایی دەکاتە کە نەوت بە بۆری ڕۆیشتۆ نانتوانیوە موچە بدەن و موچیانداوە چەند مانگیان نەداوە ئێستا بە تەمای ئاوا موچیان پێ بدرێ لەگەڵ بەغدا بڕۆن پێک بێن و بەغداش پێویستی بە کوردە و حکوومەتی عراقی لاوازە و بەڕاستی حەزی بە دۆستایەتی کوردە و حەز ناکە دەوڵەتدارێکی دەوڵەتەکان لە دەست بچێ و ئامادەن بێنە پێشەوە و داواکاریەکانی هڕوونن مجای گفتوگۆشی تایە کاکەلانی کەم 150 ملیارەکە ئێستا داوایەکەن هەیەەوە بدەن بابەتی نەوت و تەسلیمکردنی ئەتوانن گفتوگۆ بکەن تا ساڵێک تر بیان بەس خەڵک موچە وەرگن سپاس دەکەین دکتۆر دارە حەودەمی مادوماکری سوپاسیان بە دەبوون دەکەین سپاس بەوێ بینێرانی بڕۆ سپاس باوکارانم خواتان لەگەڵ